ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوری بەرنامەکەمان بەرپرسیارەتی میدیایە و بە تایبەتی بەرپرسیارەتی میدیا لە کۆمەڵگەی کوردستانە بە میوانداری بەڕێز سەرخێل سابر ڕۆژنامەنووس. کاک سەرخێل خۆشحاڵین و بەخێربێت. سپاس بۆ جەنابتان. کاک سەرخێل ئێمە ناوبناوە لە بەرنامەی ڕاڤا قسەمان لەسەر میدیا کردووە، بە تایبەت لە کاتی ئێستای میدیا بووە بە ئامرازێک بۆ بە چەمکێکی گشتی و بەرکەوتنی لەگەڵ دیاردە جیاوازەکانی کۆمەڵگەیە ئێجگار بەرفراوان بووە. بە تایبەتیشە گە سەیری هەرێمی کوردستان بکەین بە حکمی ئەو جۆرە لە ئازادی و دیموکراسی و کرانەوە و دەستڕاگەیشتن بە ئامرازەکە تەکنەلۆژیەکان ژمارەی کەناڵە میدیاکان تا دێ زیاترە بن و سۆشیال میدیاش سەرباری ئەو دۆخە بووە و کاریگەری میدیا تا دێ زیاتر و فراوانترە بێ و زیاتر ئەچێتە ناو کۆمەڵگای کوردیەوە. پێمان خۆشە لەسەر ئەم بابەتە قسە لەسەر میدیا بکەین، بەرپرسیارەتی میدیا، چونکە زۆرجار بەشێک لە میدیاکارەکان و ڕۆژنامەنووسەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر ئیلتیزام بە چەمکی بەرپرسیارەتی ناکەن لە میدیاوە کە یەکێکە لە چەمکە گرنگەکانی بواری میدیا. پێمان خۆش لەگەڵ جەناب تا گفتوگویم پرسە بکەین. ئەگە پرسی بەوە دەست بە پرسیارەکە بکەم، خوێندنەوەی کاک سەرخێل بۆ میدیای کوردی و بۆ چەمکی بەرپرسیارەتی لە میدیای کوردیا چییە؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان و بۆ تەلەڤیزۆنی سلێمانی و بۆ بینەرانی بەڕێزت. سپاس بۆ خۆی گەورە سەردەمانێک بوو ئێمە سەرکردایەتی ئێمە ڕابەرانی ئێمە کە ڕابەرایەتی شۆڕشیان نەکرد خوازیار بوون کە ڕۆژنامەنووسێک کە تایتڵێک کە بابەتێک هەبێت لەسەر دۆزی میلەتی ئێمە هەتاوەکو بە گەلانی جیهان بڵین نەتەوەیەک هەیە و کوردە و لێرایە و خەباتێکی هەیە. ئیمڕۆ چەندەها کەناڵی میدیایی، کەناڵی ئاسمانی، وێبسایتی جیهانی، ڕۆژنامە، چەندەها پەیجی نێودەوڵەتیمان هەیە کە ئەتوانێت دەنگی ئێمە بگەێنێتە هەموو جیان. ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر سێرکەین لەم قۆناغۆ بۆ ئەم قۆناغا ئێمە ئەتوانین بڵێ هەنگاوی باشی ناوە میدیای کوردی باش چۆتە بەرەو پێشەوە، بەمانای ئەوە نییە کە بەدەربێ لە کەم و کوڕی. ئێمە ئەگەر سێری میدیا بکەین لە ئەوەی کە پاشکۆی کوردستان یاخود کوردی پێوەیە ئەتوانین دابەشی بکەین بۆ چەند قۆناغێک. قۆناغێکمان هەیە ئەگەر زۆر نەچینە بابی ڕۆژنامەی لێ دەرکەین کە مێژوویەکی کۆنتری هەیە لە شەپۆ لە ڕادیۆکانەوە دەست پێ بکەین. قۆناغێکمان هەیە پێوی دەوترێ قۆناغی پێشۆڕشی ئەیلول. ئەلێرەدا کورد ئاشنا بوو بە چەمکی ڕادیۆ، بە چەمکی میدیا، بە چەمکیەوەی کە دەنگی بگات بە ئاسانی بگاتە جۆی جۆگر. وەکو ڕادیۆکانی بەغدامان هەبوو، یەریڤانمان هەبوو، قاهیرەمان هەبوو، دواتر کرماشانمان هەبوو. بەڵام کێشەی سەرەکی ئێمە لەم ڕادیۆیانە ئەوە بوو ئەم ڕادیۆیانە مڵکی کورد نەبوون، ئیدارەیەکی کوردی نەبوو، فکری کوردی نەبوو بۆ کورد بێ، بەڵکو ئەم ڕادیۆیانە لە بەرژەوەندی زلهێزەکانی جیهان بەداخەوە داگیرکارەکانی کوردستان بوو لە پێناو دروستکردنی ڕای گشتی کوردی لە بەرژەوەندی خۆیاندا. کاتێک کە شۆڕشی ئەیلول هەڵ ئەگیرسێت و دەنگی کوردستانی عێراقدا ئەمەزرێ، کورد ئاشنا ئەبێت بە شتێکی دیکە بریتێ لەوەی کە فکری کوردی، بیرروبۆچوونی کوردی، هزری کوردی، بەرنامەی کوردی لە کوردەوە بۆ کورد بێ، ئەوەی کە کورد ئێوێ بگاتە کورد. ئەم قۆناغا ئەتوانین بڵین هەتاوەکو 1990 کە دواتر چەند ئەم ڕادیۆیانە زیای کرد بەردەوام بوو. دواتر کورد ئاشنا بوو بۆی کە بتوانێت تەلەڤیزۆنیشی هەبێ. ڕاستە پێشتر تەلەڤیزۆن هەبووە، بەرنامەی کوردی هەبووە، تەمسیلی کوردی هەبووە، بەڵام بە هەمان شێوە ئەویش لە بەرژەوەندی وڵاتانی تر بووە، لە بەرژەوەندی ناحەزان و دوژمنانی میلەتی ئێمە بووە. لە دوای نەوەیەکەوە ئاشنا بووین بە چەمکێکی تر کە پێی ئەوترا میدیای حیزبی. یەکێک لە لایەنە باشەکانی میدیای حیزبی ئەوە بوو کە خاوەندارێتی ئەم کەناڵانە دیار بوو. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی ڕاگەیاندنی هەبوو، کەناڵی هەبوو، ڕۆژنامەی هەبوو، ڕادیۆی هەبوو، وێبسایتی هەبوو، یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە، بزوتنەوەی ئیسلامی کوردستان بە هەمان شێوە، سۆسیالیست و حیزبەکانی تریش بە هەمان شێوە. لە دوای ساڵی 2000ەوە یاخود باشتر بڵێم لە دوای کرانەوەی هەرێمی کوردستان و ڕوخانی ڕژێمی بەعس و دوای ساڵی 2003 کورد هێدی ئاشنا بوو بە چەمکی تر، وەکو میدیای سێبەرمان بینی. میدیای سێبەرەوە بوو کە خاوەندارێتی ئەسڵی کەناڵەکە دیار نەبوو. بەداخەوە ئەم میدیایە درێژەی کێشە هەتاوەکو ئێستا جەنابێت لەگە منە هاتوین بەرنامە ئەکەین بە ناونیشانی تایتڵێک کە پێی وترێ میدیای بەرپرسیار، ئەو میدیای هەست بە بەرپرسیارەتەکە، ئەو میدیای هەست بە نابەرپرسیاری ئەکا. ئێمە دەوڵەت نین، ئێمە لە هەر چوار لاوە ئەتوانین بڵین ناحەزانی ئێمە چاویان لەسەر ئەم
ڕووناکیە هەیە کە لەم بەشەی کوردستاندا بوونی هەیە و ئەدرەوشێتەوە لەبەر ئەوە ناتوانین زۆر جار ناتوانین وڵاتانی تریش بە خۆمان بشوپێنین ئەبێت ئێمە تایبەتمەندی هەرێمی کوردستان لە بەرچاو گرین ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان بڵین میدیای نیشتیمانی و میدیای نانیشتیمانی ئێمە ئێستا لەم قۆناغەدا کە بە تایبەتی سۆشیال میدیا هاتوۆتە کایەوە ئەتوانین بڵین پێش تیڤی کەوتووە ئێمە ئێستا لەم قۆناغەداین ئەبێت میدیای بەرپرسیار و نابەرپرسیار جیا بکەینەوە جۆگرانی ئێمە هاوڵاتیانی ئێمە بینەرانی ئێمە وەرگرانی ئێمە بتوانن بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەناڵاندا بکەن. کاک سەرخێڵ باسی وت کرد کە هاوڵاتیان وشیار بن لە جیاکردنەوەی کەناڵی بەرپرسیار و نابەرپرسیارە بەڵام بۆ لە ئاسە گشتەکە قسە لەسەرەوە نەکەین کە بەر لەوەی کە هاوڵاتی ئەم وعیەی هەبێ گرنگە لەسەرەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ خۆیان پابند بن بە میساقی کاری ڕۆژنامەنووسیەوە پابند بن بە یاساکانی ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان و نێودەوڵەتیەوە و تا چەند گرنگە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ خۆیان هەوڵ بن کە لە ڕووی بەرپرسیارەتیەوە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی ئەخلاقی بەرپرسیارەتی بەرامبەر بە ئەو ئەمنی قەومی کوردستان بۆ خۆیان شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ هەواڵەکان ڕۆماڵکردنی ڕووداوەکان و گواستنەوەی زانیاری و داتاکان بۆ خەڵک شێوازێکی بەرپرسیاران نەبێ قسەکردنەکەی یاری پرسیارەکەی لەو ڕوانگەیەوەیە کامێ بڵێم میدیا لە کوردستان تا چەند توانیوێتی بەرپرسیاریانە مامەڵە بکە لەگەڵ ڕووداوەکان. کاک سەربەس ئەمەی لە بەردەستمایە پەیماننامەی شەرەفی فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانە لە یەکەمین خاڵیدا لە یەکەمین بڕگەیدا ئەڵێ یەکەمین ئەرکی ڕۆژنامەنووس بریتیە لە ڕێزگرتن لە ڕاستی و مافی جەماوەر بۆ گەیشتن بە ڕاستیەکان. ئەرکی سەرەکی میدیا ڕاستیە بڵاوی کاتەوە جا چی هەواڵە چی زانیاریە یان هەر بابەتێکی ترە پێویستە میدیا ئەو بابەتی بڵاوی ئەکاتەوە ڕاست بێ و بەرپرسیارەتی یەکێکە لە خاڵە هەرە سەرێکەکانی بابەتی بوون لە ڕووی ئیتیکی ڕۆژنامەوانیەوە ئەتوانی بڵین ئەمانە لە خاڵە پێشینەکانن هەر کاتێک میدیایە پابەت نەبێ بەم خاڵانەوە ئەتوانین بڵین لە ئەرکی سەرەکی خۆی لایەوە لە ئەرکی سەرەکی خۆی لایەوە نەیتوانیەوە پەیامەکەی بگەێنێت. لە کاتی ئێستا هەز ناکەی بەشێک لە میدیا لە کۆمەڵگەی کوردستان لە مەهامەکەی خۆی لایە تایبەت ئەگەر تەماشا بکەی لە کێشمان کێشمی نێوان حکوومەت یاریمی کوردستان حکوومەت عێراقیە زۆر جار بەشێک لە میدیا بە ئەنقاست ئەچێتە بەرژۆندی خزمەتی حکوومەت عێراقی و لە بەرامبەر خەڵکی کوردستانە جۆرە لە جۆرەکان توانین بڵین سەنگەر لە خەڵکی کوردستانەگرێ بەتایکی دوایە کاک سەربەست بەداخەوە جگەل لە ئەوەی کە ئەمانیان هەنە میدیا هەیە کە بابەت بڵاوە کاتەوە بەرنامەی لەسەرەکە لایڤی ڕاستەوخۆی بۆ کاتەوە بە بەرنامە بۆی داڕێژێ ئێمە لە ساڵی 2007 پرۆسی ڕیفرۆندۆممان کرد پرۆسی ڕیفراندۆم بەرهەمێک بوو کە بە درێژایی مێژووی گەلی کوردستان هەتاوەکو ساڵی 2007 ئێمە هەزارەها شەهیدمان ناوە چەنەها دایکی کوردستان هەبووە دایک هەب لە وڵاتە جەرگی سوتاوە چەنەها مناڵمان هەبووە هەتی و کەوتووە بۆ لەبەر ئەوی ڕۆژێک بە دەنگێکی زوڵاو بڵێ من کوردم منی ژۆک و هەمونەتەوەکانی تر مافم هەیە دەوڵەتم هەبێ ئاڵام هەبێ زمانم هەیە کەلتورم هەیە میدیا هەیە یەد لەم کاتەیە بە تۆڵە نەوتنیە ئەمە بێگومان دەرچوونە لە هەموو بەهایەک بیرمان نەچێ خاڵێک هەیە جگەل لە پەیماننامەی شەرەفی فیدراسیۆن جگەل لە ئیتیش و کاری یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 هەرێمی کوردستان کە لەوە هەندێک وڵات کاری پێکرێ پێڵێن نیەت پاکی بۆ ئەوەی کە تاوانێک بسەلمێنرێ بۆی ڕۆژنامەنووسێک کە بیسەلمێنێ مەبەست لەم بابەتە ئەوە نەبوو جاکاری ڕەگەزی نەتەوەی ئاینی یاخود پێشێلکردنی ئەمنی قەومی بکات پێویستە نیەت پاکی بێ بەداخەوە کەناڵ هەبووە کاک سەربەس کەناڵ هەبووە لە پشتی مێکزەمینی حەشدی شەعبیەوە سەرکەوتووە ڕووماڵی شەڕی دژی پێشمەرگە کردووە ئەمەت ناوێنی میدیای چی بەناوی بەڵێ میدیا هەیە کاک سەربەس بە سایتە عەرەبیەکەی یاخود بە کەناڵە عەرەبیەکەی کاتە پێشمەرگە شەید بۆ پێی و تۆ پێشمەرگە کوژراوە قەتە لە پێشمەرگە میدیا هەیە کە بەداخەوە من بۆیە پێتەڵم ئێستا میدیا ئەگەر ئەو سامان و میدیای حیزبی ئێستا کۆمەڵێک میدیا هەبووە میدیای نابەرپرسن میدیای نانیشتیمانین ئەو میدیانن کە هەستی بەرپرسیارەتی نەتەوەی لە ناو خەڵکا هێدی یەدی نایاڵن میدیا هەیە کاک سەربەس ئێستا فلیم هەیە بە کوردی بە زمانی شیرینی کوردی هەیە پەخشی ناکا بۆ بینەرەکانی ئەچێ ژێرنووسی کوردی بووەکە بۆی زمانی وڵاتێکی تر بێنێ لە ناوتۆیە بڵاوی کاتەوە لە کاتێکا تۆ خەڵکت هەیە لەسەر زمانی کوردی حکومە ئەدرێ دەستگیرەکرێ
هەتاوەکو لە سێدارەدا نەکرێت ئەمانە لەم چوارچێوەیە پێم خۆشە پرسیاری ئەو بکەم کە ئەمە بەزاندنی هێڵە سوورەکانی ئاسایشی نەتەوەی نییە بەتاکید کە تۆ بۆ نمونە لە پرسیەوەی کە بەڕێز باسێک لە ڕێفراندۆمە دژی خەڵکی کوردستان بجۆڵێتەوە لە پرسی بودجە و موچەیە کە زۆڵمێکی گەورەی بەرامبەر بە خەڵکی کوردستان لە یانگیری حکوومەتی عێراقی بکەی لە پرسی پەلاماردانی ناوچە کوردستانەکان و داگیرکردنی بەشێکی خاکی کوردستانە وەکۆی بەڕێستان باسێکی لە پشتی میگزەمینی حەشدی شعبی و ڕۆماڵی ڕووداوەکان دژی پێشمەرگە بە پێشمەرگە بڵێ کوژرا و لە جاتی بڵێ میلیشیا پێی بڵێ میلیشیا هێزێکی نیزامیە بەپێی دەستور بەپێی یاسا پێشمەرگەی هێزێکی نیزامیە لە چوارچەوەی عێراقدا تۆ پێی بڵێ میلیشیا ئەمە بێگومان بەزاندنی هەم یاسایە هەم ئیتیکە هەم پێشێلکردنی ئەمنی قەومی کوردستانە کاک سەربەز ڕۆژنامەنووس هەبووە راپۆرتێکی بڵاو کردوێتەوە دوای راپۆرتەکە وڵاتانی دراوسێ تۆبارانیەوە ناوچەی کردو ئەمە چی بناوانیت ئەگەر پێشێلکردنی ئەمنی قەومی وڵاتەکەت نەبێ بێگومان بەتایکی دوایە کەواتە ئەکرێ بڵێن بەشێک لە میدیای کوردی بەرپرسیار نییە لە بەرامبەر ئاسایش و پاراستنی دڵنیای خەڵک بەڵێ بەشێک لە میدیای کوردی ئێستا بەداخەوە توانین کاری سەرێکی بریتە لەوەی کە ئەم بابەتەی ئەم بڵاوێکاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەند جار شێرەکرێت چەند جار کۆمنتی بۆیەت چەند لایکی بۆیەت گوێی لەوە نییە ئەم بابەتە ئەچێتە ناو هەموو ماڵێکی کورد ئەم هەواڵا ئەم فلیمە ئەم پەیامی کە ئەم گەیەنێتە وەرگێر چەند کە سەیری ئەکات مناڵی کورد نەوەی کورد بۆ 10 ساڵی داهاتوو چی بەسەریەت ئەم گوێی لەمە نییە ئەم تەنها و تەنها چاوی بڕیتەوەی کە چەند لایکی بۆ بێ خەڵک پێی بڵێت دەست خۆش بەداخەوە میدیای کوردی بەشێک لە میدیای کوردی ناتوانین بڵین هەموو میدیای کوردی بەشێک لە میدیای کوردی کە خاوەندارەتی ئەم کەناڵانە خاوەندارەتە عەسڵیەکەی واتە ئەوەی کە سپۆنسەری دارایی ئەکات کە دیار نییە هیچ بەرپرسیارەتیەک لە بەرچاو ناگرن کاک سەرکەر باسیەوەت کرد کە بۆ نمونە میدیا لە سەرەتای بیستەکانی ڕابردووە میدیای بەدەست نایارەکانەوە بوو لە بەشی لە ڕۆژنامەکانەوە بۆ بەشێک لە ئیزگەکان بۆ بەشێک لەو کاتەکەمەی کە لە تەلەڤیزیۆنەکان ئەیاننا بە زمانی کوردی کە ڕاستە بە زمانی کوردی قسەیانەکە بەڵام ئامانجەکە ئامانجەکە شتێکی ترە هەژمونی دوژمن بەسەر کۆمەڵگەی کوردیا بسەپێنێەوە ڕنگدانەوەی سیاسەتی ئەوان لە کۆمەڵگەی کوردیا دروستکە هەز ناکەی لە کاتی ئێستاشە بەهۆی قوڵبوونەوەی ململانیەکە و هەندێک جار بەشێ لەو هێزانی کە بناوێن لە خۆیان ناوە هێزی ئۆپۆزیسیۆن و ڕخنەگەر بە ناوی میدیای ئەهلی و بێلایەنەوە دووبارە ینی خزمەت بۆ ئەجندای ئاکەنەوەی یا جۆر لە جۆرەکان ئەو سیناریۆ و ئەو جۆرە تێگەشتنە دووباراکەنەوە کە پێشتر بۆ نمونە لە زەمەنی رادیۆ کۆنەکان چۆن رادیۆیەکی ئێرانی رادیۆیەکی تورکی رادیۆیەکی عێراقی رادیۆیەکی عوسمانی و رادیۆیەکی بەریتانی بۆ خزمەتی بەرژەوەندی خۆی بە زمانی کوردی کۆمەڵی پایامیە ئێستامان بە جۆر لە جۆرەکان بوونەتەوە بە خزمەتکاری بێگانەکان هەرەوەی کە بۆ نمونە لایەنگیریکردنی حکوومەتی عێراقی لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کاک سەربەست ئەتوانین بڵێن ئەوەی پێشووتر باشتر بوو لەمەی کە ئێستا هەیە چونکە ئەو ڕۆژنامەیە ئەو رادیۆیە ئەو تیڤە بە ئاشکرا سەر بە حکوومەتێک بوو بۆ نمونە سەر بە حکوومەتی بەعز بوو سەر بە حکوومەتی عێراق بوو کاتێک کە تۆ ئەم ڕۆژنامەیەت ئەبینی جۆت لەم رادیۆیە ئەگەر ئەو کردە سەرەوە کەناڵە بەبێ ئەوەی ئەو هیچ پەیامێگا ڕاستی تۆ کات تۆ ئەتزانی ئەمە نایاری تۆیە ئەمە دوژمنی تۆیە کێ خاوەندارێتیە بەچی پەیامێک بێ ئەوەی ئەو قسە کات تۆ ئەزانی ئامانجی ئەم لێدانە لە تۆ بەڵام کێشەکە لێرە ئێستا بە ناوی خەمی خەڵکەوە هاتووە پشتگیری لە حکوومەتی عێراقەکە دژی حکوومەتەکەی خۆت لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو کەم و کوڕەکانیەوە ئێمە خوێنمان بۆ ڕشتووە ئێمە ڕاپەڕینمان بۆ کردووە ئێمە ئاوارەیمان چەشتووە بۆی ئێمە بە درێژایی 1400 کیلۆمەتر شەڕی دژی داعشمان کردووە ئێمە بە پۆل شەهیدمان بووە هاتەوە بیرمان نەچێ هەموو کەم و کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی خۆمانە ناگاتەوەی ئێمە بچین پشتگیری هیچ دەوڵەتێکی تر بکەین هیچ حکوومەتێکی تر بکەین بەداخەوە بەشێک لە میدیا بۆی ئەڵێن ئێستا دۆخی میدیا لەو کاتە خراپتر بۆی ئێستا بە ناوی خەمی تۆ هانایە بیتە سەر جادا بڵێ معاشەکەم بگەڕێنەرەوە سەر حکوومەتی عێراقی بڵێ ئاڵای کوردستانم بۆ چییە بمگەڕێنەرەوە بۆ ئاڵای عێراق ئەوسا کە پێشتر هەبوو پێش قۆناغی ڕاپەڕین شتێک هەبوو دیار بوو میدیایەکەیە کە میدیای ناحەزی تۆیە دوژمنی تۆیە ئەوێت هەژمونی داگیرکاری خۆی بەسەر تۆیە بسەپێنێت بەڵام بەداخەوە دوژمنانی ئێمە ئێستا هاتوون لە ڕێگەی سپۆنسەرکردنی ئەو کەناڵانەوە ئەو کەناڵەیە دەڵێت من دۆستی تۆم
من خەمخۆری تۆ من ئۆپۆزیسیۆن ئەمە کاری ئۆپۆزیسیۆن نییە عنی ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی تەندروست سیر بکەین ئەمە ئیشی ئۆپۆزیسیۆن نیە بەڕاستی تۆ بێت ناحەزانی تۆ بەسەر توە زاڵ بکات. کاک سەرخێڵ من شتێک کە زۆر هەستی پێکەم بەرێکەوم ئەوەیە کە بەشێک لە میدیا لە کوردستان هەوڵێک کە دارکردنی چەمکەکانەیە بۆ نمونە بەشێک لە میدیاکان ئەگەر تەماشا بکەین بە تایتڵ بابەتی بۆ نمونە باسی بابەتی بوونەکەن باسی هاوسەنگی باسی چەمکی ڕازگۆییەکەن باسی بوێریەکەن لە وەختێکە یعنی ئەم چەمکانە چەمکی جوانن لە دنیای هاوچەرخە لە ڕۆژئاواشتی زۆر جوانی بۆ کۆمەلگاکان بەرەمهێناوە ئەو میدیانی کە میدیای بوێر و ڕازگۆ و ڕاشکاون میدیاگەلێکن خزمەتێکی باشی کۆمەلگاکەکەن بە ئاقاری شەفافێتە بەڵام هەز ناکەین لە کۆمەلگای کوردی جۆر لە جۆرەکان لە کەدارکردنی ئەم چەمکانە هەیە یا خاڵیکردنەوەیان هەیە لە بەهاکانی خۆی. کاکسەر بەزێمەی کێشەمان هەیە لەگەڵ ئەم جۆرە میدیانی کە جەنابەت باست کرد ئەم جۆرە میدیانە تەنها کار لەسەر چەمکەکان ناکەن بەڵێ ئەوانەی جەنابەت فەرمووت تەواو ڕاستە گومانەکانە سەر هەموو چەمکێک بەڵام ئەمانە کار بۆ ناشرینکردنی مێژووی ئێمەشەکەن بەشێک لە مێژووی ئێمەکەن بۆ نمونە ئەوەی جەخت لەسەر شەڕی براکوژیەکەنەوە ئەو نەجەخت لەسەر برایەتی ناکەنەوە ئەگەر ئێستا سێرکەی دۆخی خۆڵقاوە بەداخەوە کە بەشێک لە هاوڵاتیانی گرتوێتەوە متمانە نەماوە عنی متمانە بینی حکوومەت و دادگا نەماوە بینی عفو بینی هاوڵاتیان و دادگا نەماوە بینی هاوڵاتیان و پەروەردە نەماوە بینی هاوڵاتیان و دکتۆر نەماوە بینی هاوڵاتیان و کاسبکار نەماوە بینی هاوڵاتیان و حکوومەت نەماوە ئەمان کاتێک کە ئەگەنە مەرامی سەرەکی خۆیان کە متمانە نەمێنێ لەبەر ئەوە نەمتمانە بە هیچ چەمکێکیان هێشتووە کاری لەسەرەکە نەمتمانە بە چەمکە پیرۆزەکان وەکو جەنابێ نەمتمانە بە سەرکردەکانمان نەمتمانە بە مێژووی خۆمان نەمتمانە بە تەنانەت ناو خودی خۆمان ئەگە سێر بکەین ئیمڕۆ شیرازەی کۆمەڵایەتی خێزانەکانی شتێک چووە وای لێ هاتووە کەس متمانی بە کەس نەماوە ئەمە ئیشی سەرەکی ئەو جۆرە میدیایە کاتێک کە ئەو کار دەکات لەسەر نەمانی متمانن لە نێوان هاوڵاتی و هەموو دام و دەستگاکانی حکومت هاوڵاتی و هەموو مێژووی خۆی هاوڵاتی و زمانی خۆی هاوڵاتی و بازاڕی خۆی بێگومان ئەبێ چاوەڕێی هەموو شتێک بکەیت و دەرەنجامێکی خراپیشی ئەبێت چونکە کە متمانە نەما کۆمەلگا لە یەکتری هەڵەوەشێت. کاک سەرخێڵ تۆ ئەتەوێ بڵێ کە کەناڵەکانی ڕاگەیاندن بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن کار لەسەر زەقکردنەوەی جیاوازەکانەکەن بەڵێ کاک سەربەس ئەگەر جیاوازیەکان بە حەجمی خۆی بێ طبعاً ئەبێ جیاواز بن ینی ئەبێ ئەحزاب جیاواز بێ ئەگەر لە ناو حیزبەکانی شەڕای جیاواز نەبێت کەواتە هەموو یەک کەسە هەموو حیزبەکانی ژەبن بە یەک حیزب ئەبێ حیزب لە یەکتری جیاواز بێ و خەڵکیش منیش و تۆشە بێت لە یەکتری جیاواز بین بیرکردنەوەمان جیاواز بێ کێشە لەمان نییە کێشە لەمە یەک برینێکت بۆ زیینەوە کاتەوە کە ئی چەندان ساڵە کەسمان ئارەزوی پێ ناکەین کە ئەم برینە زیندوو بێتەوە ئەم برینە جارێکی تر بکولێتەوە کێشەکە لێرایە ئەمیەت بەداخەوە جنوبی عێراق لەگەڵ ناوەڕاستی عێراق کە کۆڵان هەیە میلیشای حکومیەکە کۆڵانەکەی تر میلیشایەکی تر حکومیەکە لەو کۆڵانە بڵێ من ناوم عومەرە لەوە چ سەرت ببڕن لەمەی تریان بڵێ من ناوم عەلیە چ سەرت ببڕن یەت ئەو بۆ کا بە بەهەشت پێتەڵێ موچەی هەیە غازی هەیە ئاوی هەیە کە لە عەسڵیش داوانیە بینیمان چەندەها ڕۆژ لەسەر جادە بوون بینیمان چەندەها شیعار بەرزەکرایەوە کە داوایان نەکردکەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت کرێ ئەو یەدەوە پیشان نایە یەدەوەی تر پیشانێ ئەڵێ موچەی هەیە ئەوەتە معاشی وایە غازیە نەوتێ بەڵام ئێمە دوای پرۆسی ئازادی کە لە ساڵی 2023 بوو دۆخێکی نەخوازراو لە عێراق ڕوویداوە هاوڵاتیانی ئێمە وەکو پێوی سەردانی بەغدا ناکەن وەکو وڵاتانی تر چۆن هەمویان ئەچنە پایتەخت سەردانی جنوب ناکەین لەبەر ئەوە هاوڵاتیانی ئێمە گەنجی ئێمە بە تایبەتی ئەو جیلی کە لە دوای ڕاپەڕینەوە هاتۆتە دنیاوە ئەوانەی نەبینیوە ناتوانین بچینە بێ زمان نازانین ئەم ڕاستیانە تێناگەین ئەو یەت بە تۆ ئەڵێ ئەڵێمە وەزعی ئەوێ زۆر خۆشە تۆ داواکە بە بچیتەوە سەر مەرکەز داواکە با تۆ بچیتەوە سەر زمانی ئەوان کەلتوری ئەوان ژیانی ئەوان لە کاتێکە ئەوان داوا ئەکەن بێنە سەر حکوومەتی ئێمە بەشێک لە هاوڵاتیانی مووسڵ مەگەر داوایان ناکرد کە بێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان یەن ڕاستیەکان بە جۆرێکی تر پیشانەدەن. کاک سەرخێڵ لێرەوە ئەمێ بچینە سەر بەشی دومی بەرنامەکە کە هۆشیاری خەڵکە ینی بۆ منەگە لە بەشی یەکەمی بەرنامەکەی قسەمان لەسەرەوە کرد کە چۆن کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو کەناڵی نیشتیمانی کار ناکەن بەرپرسیار نین و ئەو چەمکانەی بەرزیان کردوتەوانێ لەبارەی بوێری و هاوسەنگی و ڕازگۆیەوە بەڕاستی وانین
گرنگە لێرەوە کە خەڵک چۆن لەم کەناڵی ڕاگەاندانە تێبگا خەڵک چۆن بتوانێت جیاوازی بکات لە نێوان نێو کەناڵانەی کە خزمەت بە ڕای گشتیەکەن خزمەت بە بەرژۆندی خەڵکەکەن و لە خزمەتی سەقامگیری خەڵکی کوردستانن و ئاشنابن بە شوێن پەنجەی ئەو کەناڵانەش کە مەرامی تایبەتیان هەیە مەرامی حیزبی و کوتلە و باند و گروپ و شتی شخصی و جۆرە لە جۆرەکان لە شوێن قوڵکردنەوەی کێشەکان و ململانەکانن ینی هۆشیاری خەڵک تا چەند گرنگە لەم بابەتەوە بێگومان کاک سەرباز یعنی هەموو ئەوانی کە پێشتر باسمان کرد ئەتوانین بڵین لە چەمچێکە خۆی و ئەکاتەوە کە پێی وترێ کۆمەڵناسی ڕاگەیاندن سۆسیۆلۆژیای ڕاگەیاندن تەواوی میدیا کار بۆ ئەوواکە کە ئەم چەمکە بۆ خۆی فراهەم کا دروستی کە کاریگەری لەسەر وەرگردانێ دوایی لە فیدباکەکەیە ئەنجامەکەی ببینێتەوە بێگومان پێویستە هاوڵاتی ئێمە هۆشیار بێت جوان لە بابەتەکان تێبگات جیاوازی کەناڵەکان بکات باشتر لە هەواڵەکە تێبگا سەرەتا ئەبێ ئێمە یەکشت بزانین لەوە تێبگەین یعنی هاوڵاتی ئێمە ئیسە بۆ نمونە کەناڵی جێت بە تۆ ئەڵێ موچە نیە هانتەیە ئەبێ هاوڵاتی ئەمە تێبگا بۆ موچە نیە بۆ غاز نییە بۆ خزمەت گوزاری وەکو پێویست نییە بۆ شەقامەکانی وەکو پێویست نین ئەگەر تۆ دەوڵەت بوویتایە نەوتت هەرزانترە فرۆش لە چاو عێراق کێشەی نەتەتوانی قەرزی نێودەوڵەتی بکەیت ئاسانتر نە ئاچوویتە هەموو کۆبوونەوەیەکی نێودەوڵەتیەوە ئەبێ هاوڵاتی ئێمە تێبگا ئەم کێشانەی کە درێژ کراونەتەوە کە بەرەوکی ئێمەی گرتووە چی لە قوتی ئێمە لە خواردنی ئێمە دەست پێەکە وەکو جەنابی سەرۆک بارزانی فەرمووی غەدر لە مناڵێکی ساواکن ئەمانە یەک هۆکاری هەیە ئێمە هەتاوەکو ئێستا بەداخەوە سربەخۆنین خاوەنچیانی خۆمان نین ئەوەی کە هەمانە هەرێمی کوردستان ڕاستە بەپی دەستور هەمانە بەڵام بۆیان بکرێ بەپی دەستور هەرێمی کوردستانی ژنەیاڵن بینیمان کاتێک ئەنووس دوو ئیدارەیە دروست کرێ بۆ ئەوەی لە ڕووی دەستوریش و هیچ دان بۆ نانێکە دوو ئیدارەت هەیە ئەڵێ یەک ئیدارە هەرێمی کوردستانی عێراق ئەو ئێوێت بیکا بە دووی دارە بۆی بەپی یاساش بڵێ دەرچووە لە دەستور دەرچووە ئەمە هیچ قوتێکی دەستوری نییە بۆی بتوانێت لە ناوی بەرێ ئەبێ هاوڵاتی ئێمە تێبگات تەواوی کێشەکانی ئێمە کە ئێستا هەمانە ڕاستە کاک سەربەز بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کەم و کوڕی نییە بێگومان کەم و کوڕی هەیە بڵێ گەندەڵیتیانە گەندەڵیتیا هەیە بەڵام نابێ بیرمان بچێت ئێمە لە ساڵی 1992 خاوەن حکومڕانی خۆمانی لە ساڵی 2030 ئێمە تۆزە کراونێتەوە توانیمانە زۆر شت ببینین توانیمانە سەفەر بکەین توانیمانە کە بەڕووی دنیای دەرەوەیە بەڕووی پێشکەوتنی دەرەوەیە بکرێنەوە ئێمە حکوومەتێکی ساوامانەیە هەتاوەکو ئێستاش لە ڕووی دەوڵەتداریەوە ئێمە حکوومەتەکەمان جارێ لە ڕووی ئەزمونەوە ماوێتی فێری دەوڵەتداری بین بەداخەوە دژمنانی ئێمە ناحەزانی ئێمە داگیرکەرانی ئێمە نایڵن فێری ئێمە بین کاتێ ئێمە پرۆژەی تواناسازی ئەەکەین ئەوێت قەیرانی دارەیە بۆ دروستەکە کاتێ تۆ گەنجی وڵاتەکەت ئەنێریتە دەرەوە بۆی بخوێنە فێری خوێندن بێ فێری ئەزمون بێ فێری ئەوە بێکە بێتەوە وڵاتەکەت ئاوادانکاتەوە بجو لێ بڕێ نایڵێ نەوت بفرۆشی سنووری لێداخە مەتاڕە لێداخە ئێمە ئەتوانم بە شێوازێکی تر بڵێم هەتاوەکو ئێستا ئەوەی کە هەمانە ئەمری واقعا ئێمە کە لە کوردستان بە زەبری هێز بینیمان ئەگەر پێشمەرگە نەبووایە ئەگەر ئیرادەی خەڵکی کوردستان نەبووایە ئەگەر ڕابەرایەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی نەبووایە بێگومان ئێستا لە باتی لە هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان هەبوایە لەواچە باڵەخانەی پەرلەمانی کوردستان ئاڵای عێراقی لێ بووایە نووسنگی پەرلەمانی عێراق بووایە ئەبێ هاوڵاتی ئێمە لێمە تێبگا کە ئەم کێشانە ڕاستە هەیە ناخۆشە هەموو لایەنێکی گرتوێتەوە مەگەر کادرانی پارتی دیموکراتی کوردستان وەزعیان زۆر باشە مەگەر کادرانی حزابەکانی تر وەزعیان زۆر باشە دێگومان نەخێر لەم چوارچێوەیە ئەوەی کە من لە میدیایی بۆ نمونە ئەو میدیا پۆپۆلیستەی کە کار بۆ ڕوژاندنی عاتیفی خەڵکەکات یعنی زۆر بەچڕی کار لەسەر سۆزی خەڵکەکان یعنی ئەو شتانێک ئەوان پێشکەشی خەڵکیەکەن کەمتر بابەتی عەقلانین کەمتر پشت بەسن بە هەواڵی دروست و زانیاری پشتڕاست کراوە یعنی زۆرترین کاری ئەوان قسەکردنە لەسەر هەندێک شتی میسالیانە و کارکردن لەسەر سۆزی خەڵکیش و دواندنی سۆزی خەڵک و خوتوکەدانی عاتیفەی خەڵک بەشێکی گەورەی ئیشەکەیوانە یعنی خوێندنەوەی تۆ چیە بۆی کە یان چۆن وا بکرێت کە باشتر خەڵک باشترە و میدیانە بناسێ و ئەو لەو لە پشتی و پەیامانە تێبگا کە پەیامگەلێک نین لە پێناو چاکەی خەڵکیە لە پێناو باشترکردنی کۆمەڵگەی کوردستانە لە پێناو شەفافیت لە حکوومەت هەرێمی کوردستانە بەڵکو زیاترین ئەو هەوڵانە
هەوڵگەلێکن بۆ چاواشەکردن بۆ تێکدانی ڕایگشتی. بەڵێ کاک سەربەست ئەمە لەمەوە چینە سەر ئەتوانین بڵێن ڕامانە کێشە بۆ شتێکە پێوترێ ڕایگشتی کە ئیشی ئەرکی سەرەکی میدیا هەموو تەواوی کاری میدیاوەیە ڕایگشتی دروستکە ڕایگشتی بور و ژێنێ ڕایگشتی کە لە هەر منتیقەیەکە لە هەر ناوچەیەکە دروستە بێ پێویستە بە کۆمەڵێک فاکتەرەوە دژمنانی ئێمە ناحەزانی ئێمە ئەوانی کە ئاەنەوێت وەکو جەنابەت باسی کرد سۆزی هاوڵاتیانی ئێمە بجوڵێنن باش خوێندنەوەی سایکۆلۆژیای هاوڵاتیانی ئێمەکەن دیراساتەکەن لێکۆڵینەوەکەن ئەزانن هاوڵاتیانی ئێمە بە چی شتێک کاریگەرە بن بیرمان نەچێ ڕایگشتی لە وڵاتێکی وەکو بەریتانیا فەرقی هەیە لەگەڵ ناوچەیەکی گەرمی وەکو ئێمەیە هاوڵاتیانی ئێمە زیاتر هاوڵاتی سۆزدارین عادەتەن سێریکەی ئەگەر ئەو فلیمانەی کە کوڕە هەژارەکە لە هەمووی خۆشەویسترە ئەگە فلیمێک پەخشکرێ یاخود کوڕە ئازاکە هەمووی جمهوریەتی هاوڵاتیانی ئەمە هاوڵاتیانی سۆزدارین ئەمی ژێت بابەتێکت پێشکەشەکە کە سۆزی تۆ ببزوێنێ کە سۆزیش جوڵا بێگومان دەسەکرێ بەسەر عەقڵدا بابەتی عەقڵانی ئەباتە دەرەوە ئیشی ئەمان ئەم جۆرە میدیانە بە پلانە بە بەرنامەیە یعنی شتێک نییە کاک سەربەست حەزەکەم ڕاوکێشم بۆ شتێ جاک دریدا ئەڵێت درۆ هەڵە نییە درۆکردن بریتی نییە لە هەڵا ئەشێ من بکەم ماڵەوە شێ جەناب بکەیتە هەوڵەوە ئەم دەستگای میدیای بکەیتە هەڵەیەوە بەڵام ئامانجی خەڵەتاندنی خەڵک نییە ینی ئەم میدیایە کاتێک کاکەوێتە هەڵەوە ئامانجەکەی ئەوە نییە خەڵک بخەڵەتێنێ هەر میدیایە گویستی خەڵک بخەڵەتێنێ ئەمە ئەچێتە قاڵبێکی ترەوە کە پێی وترێ احترامن بۆ جەنابتوو بۆ میدیا پێی وترێ درۆ ئەمانیان درۆ بە هەواڵ بە تۆ ئەفرۆشنەوە لایڤێکت بۆ ئەکاتەوە لە چی کاتێکە ئەم لایڤە بۆ ئەکاتەوە لە کاتێکا کە وەفدی دانوستانکاری تۆ لە بەغدا لە مناقەشاتایە هاتوچۆیانەوە بۆی ڕێبکەون و بکەونە سیاغەیەک موچە دوو مانگە تەوزیع نەکراوە نزیکی جەژنە هاوڵاتیانت لە قەیرانن بارودۆخی دەرونیان لاوازە یەک لایفێکە بووە کاتەوە لە سەرۆشی هەرێم چووە 2 میلیۆن دلار یاوە بە سەعاتێک ئێ بێگومان گەنجی تۆ هاوڵاتی تۆ ئەڵێ من نانیێ بیخۆم سەرۆکەکەم 2 میلیۆن دلار بە سەعاتێک یەت دوای 3 دقە خۆی کە بە شەرتی ئەمە ئیشی ڕۆژنامەنووس نییە ئیشی پەیامنێر ئەوەیە ڕاستیەکە هەواڵەکە بگەێنێت و بەس دوای 3 دقە ئەم تەحلیلی بووەکە ئەو نیتر سۆزی هاوڵاتیانی تۆ ئەگەر مەجالم بێ سۆزی هاوڵاتی پەیامنێر نییە تەحلیلی ئیشی پەیامنێر نییە ئیشی پەیامنێر بریتە لە چی بریتە لە گواستنەوەی هەواڵەکان زانیاریەکان بۆ بینەرانی 3 دقەیە دێت یاری بە هەست و سۆز و کەرامەتی هاونیشتیمانی تۆکە بۆ شەوی داهاتوو تۆ زۆر بە بەسیتی ئەڵێ وەڵا سەرچاوەکانمان دروست نەبوون تاو کۆتایی بێنی هەواڵەکەمان ڕاست ناش لێ ڕاز نییە دای لە ورنیش ناکە هەرەونا لە سەرچاوەکانمان ور نەبوون لەم ینی چۆن لە خەتاکەش ناکاتە ملی خوانی کاتە سەرچاوەکانیان ئەلا ئەسوی سەرچاوەکان لە کاتێکە قوربان لە کاتێکە هەر بەپی ئەم پەیماننامەی شەرەفە لە خاڵی 5 دەڵێکی ئەڵێ دەبێت ڕۆژنامەنووس ئەو پەڕیتوانە وزەی خۆی بەکار بێنێن لە پێناو ڕاستکردنەوە هەموارکردنی ئەو زانیاریانەی کە بە شێوەیەکی ناڕاست و نادروست بڵاوکرانەتەوە خراپ و زیان بەخشن لە کاتێکا پێویستە ئەم کەناڵە ئەم دەستگا میدیاییە بەرنامە بکا لەسەر ئەمە ئەو ڕۆژنامەنووسە بێت داغڵی بەرنامە بێت ڕوونکردنەوە بە داوای لێبوردن کە نەک لە سەرۆکی هەرم لە هاوڵاتیانی خۆی کەلانی کەم بۆ ماوەی 24 سەعات و یاری بە هەست و سۆزیم هاوڵاتی کردووە جایەکش خاڵ هەیە کاک سەربەز لێرەیە هەر لە چێتە بابی کۆمەڵناسی ڕاگەیاندنەوە ئەو هەواڵانی کە لەم جۆرەیە ئێمە پێڵین خستنەپاڵ لە زمانی عەرەبی قەزف ئەم خستنەپاڵە خەڵک زیاتر باوەڕی پێەکە یعنی ئەمە تەنها بریتی نییە لەوەی کە هاتبێ قسەیەکی نەشیاوی بە سەرۆکی هەرێمت بێ هەر بۆیە بەپێی سزادانی عێراقی سزاکەی قورسترە بەڵام بەداخەوە لە یاسای ڕۆژنامەگەری کوردستاندا هەر یەک سزای دیاری کردووە کە بڕی 1 بۆ 5 میلیۆن دینارە بۆ ڕۆژنامەنووسەکە بەڵام بەپێی یاسای عێراقی یاسای زادانی عێراقی ئەو ڕۆژنامەنووسە زیندانیە کرێ چونکە ئەمە تۆمەتێکی خستۆتە پاڵ کەسێک و ئەم تۆمەتە لەبەر ئەوەی لە دەستگایەکی ڕاگەاندن خراوەتە پاڵی واتە ئەوە نییە ڕوبەڕووبوو بێ لەبەرەوەی خەڵک بینیوێتی دەستگایەکی ڕاگەاندنە احتیمالی هەیە ئەتوانرێت تاوەکو 10 ساڵ ئەم کەسە زیندانی کرێ میدیای ئێمە
حەزی لە یەک شتە کاڵە میدیای ئەمە مەبەستم هەموو میدیای کوردی نیە ئەمە میدیای باشمان هەیە ئێمە میدیامان هەیە کارەکە بۆ پرسیینەتەوەی کوردی لە هەمان کاتیژە کارەکە بۆی قوتی هاوڵاتی دابین کرێ لە کاتێکا کۆم پرسانی زۆر حساسە وەکو پرسی کوشت و کاڵ کەرتی پەروەردە زانکۆ تەندروستی ئەو چەندان بەرنامەی لەسەرەکە کارەساتێکی سروشتی ڕۆئە لایڤی ڕاستەوخۆی بۆ کاتەوە پامنێری بۆ ئەنێرێ ئەم کەناڵانە تەنها ئەوە نییە بڵین بەس لە بەرژەوەندی فکری کوردیونەتەوەی کوردیوان نەخێر هەموو لایەنەکان ئیشی میدیاوەیە ڕاستیەکان بگەێنێ کاک سەربەز ئەتوانم بڵێم بە یەک شێوی تر هەر میدیایەک پابەندی یاسا و ئیتیک و ئەم پەیماننامەی شەرەفی ڕۆژنامەنووسانە بێت وەزائیدە نیەتپاچی لەگەڵا بێن میدیاتوان بڵێ میدیایەکی نیشتیمان نییە میدیایەکی بەرپرسە بەڵام بەداخەوە میدیانەی تر ئەم بەشێک لە میدیانە بە بەرنامە کارەکەن بۆ ئەوەی ڕایگشتی بجوڵێنن بۆ ئەوەی کە خەڵک بێتە سەرجادا هاوار بکات بڵێ نامانەوە حکومەتێرە کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی لە بەرنامەی ڕافە سپاس بۆ جەنابتان و بۆ تەلەڤیزیۆن سپاس بۆ جەنابتان ئازان تا ڕافەکردنێکی تر بەخواتان نسپێرین و خواتان لەگەڵ بێت